بەڕێزان هەندێک تایبەتمەندی مانگ باز دەکەین زۆر بە خێرایی. تیرەی 3474 کیلۆمەترە، نێوەندی دووری لە زەوی 384399 کیلۆمەترە. بەس 27.3 ڕۆژ خولێک بە دەوری خۆی و بە 27 ڕۆژ و 7 کاتژمێر 43 دقە خولێک بە دەوری زەوی تەواو دەکات. خێرایی لەسەر خولگەکەی کە دەڕوا 3683 کیلۆمەتر لە کاتژمێر. خێرایی خولانەوەی بە دەوری خۆی 4627 کیلۆمەتر لە کاتژمێر. خێرایی دەرچوو لە هێزی چێشکردن ئەگەر بتەوێت لەسەر مانگ بەرز بیەوە دەبێت خێرایی لە 2.4 کیلۆمەتر لە چرکەیەک کەمتر نەبێت ئەگەرنا زەوی ڕادەچێشتەوە. بەڵام زەوی چەندە 11.86 کیلۆمەتر. ئەگەر نەگەی ئەو خێرایی زەوی جارێکی تر ڕاپێچ دەکات. پلەی گەرمی بە ڕۆژ 121 پلەی سیلیزیە بە ڕۆژ بە شەو دادەبەزێت بۆ ناقص 133 بۆ ناقص 246 لە جەمسەری باشوور. بزانە ئەو تەفاوتە گەورەی لە دەرەجەی حرارە نەتیجەی نەبوونی بەرگە هەوا. پەستانی هەوا لەسەر مانگ 300 تریلیۆن جار لە پەستانی هەوای زەوی کەمترە و بەشێکی کەم لە گازی ئارگۆن و نیۆن و ئەمۆنیا و میثان کاربۆن لە بەرگە هەوایدا